لە هەمان کاتی شەهر لەو سەردەمەیە کوردی ڕۆژهەڵات نفوزێکی زۆر گەورەیان هەبوو. اسماعیل خانی شوکاک کە بە سمکۆ مەشهورە دەسەڵاتێکی زۆر گەورەی هەبوو، دوو ویلایەتی کامیلی خست بەژێر دەسەڵاتی خۆی نزیک بوو لەوەی کە ئیتر ئیعلانی دەوڵەتێک بکە. لەو کاتە یەکێک کە لە بەشی کوردی مەکتەبی مەندوبی سامی بوو لە بەغداهی ئینگلیزەکان کە ناوی مستەر ڕۆسە، وتی با ئەو اقتراحی ئەوەی کردبوو، پێشنیازی ئەوەی کردبوو کە دەوڵەتێکی کوردی دروست ببێ، بەڵام با پایتەختەکەی ئەرمینیا بێ. هەم ئەرمەنیەکانە بوژێنەوە لە ڕووی سیاسی و اقتصادی خۆیان ئەگرن و هەم لە هەمان کاتیشا دوژمنایەتی لەگەڵ کورد کەمە بێتەوە، لە ژێر ڕکێفی کوردەکانیشە ئەشێ پێکەوە بژین تا سەردەمانێکی تر. بەڵام ئینگلیز ئەمیشی ڕەت کردبوو. لە ساڵی 1920دا طبعا ئەم ساڵانە هەمووی ئێستا مهمە کە باسییانەکەم لە مدەی 1990 باسە کەم جارە ناوخۆی کورد، بەڵام دوای پەیوەستی یەکەمەوە بە گۆڕانکاریەکانی دەوروبەر و هاتنە پێشوی مستەفا کەمال و ئەو گۆڕانکاریانەی کە لە خودی ئەستانەدا ڕوویەدا، هەروەها لە کۆتایی جەنگی جیهانی یەکەمیشدا. هەندێک لە ئینگلیزەکان لە 1920 قەنەعەتیان هاتە سەرەوەی کە دەوڵەتێکی کوردی دروست بکرێ ئەشێ بەسوود بێ بەو مەرجە وا دروست بکرێت کە بتوانێت ببێ بە بربەستێک لە ڕێگای بەلشەفیەکانە. بۆیە لە مانگی حوزەیران 1920دا مؤتەمەرێک کرا بە سەرۆکایەتی سەید تەهای نێهری کە کوردەکان کۆبکاتەوە دەسەڵاتێکی باشیان بۆ دروست ببێ، بۆی بەو ئومێدەی کە بتوانن هەنگاوێک بەرەو ئەو حکومەتە بنێن. لەو سەردەمەیە ئەوان نیازیان بوو کە 6 ویلایەتی ڕۆژهەڵاتی ئێستای تورکیا باکووری کوردستان نزیک کرێنەوە لە یەک و لە ژێر دەسەڵاتی سەید تەهایە بن. ئەو سەردەمەش زەمانی وەحیدەدین خان بوو، سوڵتانی عوسمانی، و ڕئیسی وزەرا ناوی فەرید پاشا بوو، داماد مەشهورە. ئەویش ڕازی بوو بەم ئیقتراحە، بەم پێشنیارە کە بەو شێوەیە بکرێ. بۆیە شێخ عەبدولقادری نێهری ئەو اقتراحەشی بە ئینگلیزەکانیش گەیاند کە فەرید پاشاش موافقە لەسەر ئەو جۆرەشتا. بەڵام ئەمەش کە هەلێکی زۆر باش بوو، هەم لە ڕووی میلیەوە باش ڕەخسا بوو، هەم پیاو ماقوڵانی کورد هاتبوونە سەر ئەو ئاستە، خۆیان ئەیانتوانی ئیدارەش ببەن بەڕێوە، خاستن خانەوادەی نێهری و خانەوادەی بەدرخانیەکان و جگە لە کۆمەڵێک سمبولی تری کوردی کە هاتبوون و دەسەڵات و نفوزی باشیان هەبوو و چاوکراوەش بوون. زۆر ئەو کاتەش لە هەندێک لە تورک و فارس و عەرەبەکانیش چاوکراوەتر بوون، بەڵام لە هەمان کاتە ئینگلیزەکان دەستیان پێکردن و ئەوەشیان نەهێشت. بە تایبەتی لەو سەردەمەشە 1920 تەواو کەمالیزمیەکان ئیتر دەسەڵاتێکیان پیا کردبوو، وردەوردە بووبوون بە هێزێکی گۆڕانکاری دژ بە خلافەت و سوڵتانی عوسمانی ئەستانە، بۆ خۆیان هاتبوون لە ئەنقەرە کۆبووبوونەوە کە سەرەتای گەشە و نەش و نمای ناسیۆنالیزمێکی دژ بە ئیسلام زۆر توند و سەخت بە سەرۆکایەتی مستەفا کەمال لە ئەنقەرە وردەوردە کۆ ئەبەوە. هەرچۆن کاتی خۆیتمان لە ئینقلابی نامق کەمال و عەبدوڵڵا جەودەتە ساڵی 1908 دژی سوڵتان عەبدولحەمید لە سالۆنیک کۆبووبوونەوە وەکو هێزی سەربازی و لە هێزی تەنزیمیش وەکو ئەستانە لەوێ ئەبوون و هێزی فکریشیان گۆڤاری تەنویرە ئەفکاریان لە فەڕەنساوە دەرەکرد و بەهۆی ئەرمەنیەکان و مەسیحیەکانی شام و میسرەوە بڵاویانە کردویان گەیاندەوە بە ئەستانە جارێک کە هەروەها بەهۆی سەفارەتی ئینگلیزەوە. لەو سەردەمی 1970 ئاوا هەمووی پێشەچی ئەکرا بۆ ئەو ئینقلابەی لە 1970 کرا. بە هەمان شێوە بۆ ئینقلابێکی تری ئەم جارەی مستەفا کەمال ئەنقەرە ئامادە ئەکرا وەکو پێگەیەکی سەربازی و ئیداری. لە هەمان کاتە شوێنی مەشقیش یا کۆبوونەوەی سەران و ئەفسەرانیش بوو بە قەفقاسیا کە مستەفا کەمال نەفی کرابوو، نەقڵ کرابوو بۆ ئەوێ، ئەویش لەوێ کاریگەریەکی دواییتر بۆ دروست بوو. لەو سەردەمەیە فەرید پاشا لە ئەستانە ڕئیس وزەرا بوو، زۆر ڕقی لە مستەفا کەمال بوو. مستەفا کەمال چەند جارێک سەرپێچی کردبوو لە فەرمانەکانی سوڵتان، چەند جار ئەمری بۆ دەرچوو بوو بگیرێ، نەفی کرابوو،
دوور خرابەوە نەقل کرابوو بۆ قەفقاسیا نەقل کرابوو بۆ حەڵەب جارێککە نەقل کرابوو بۆ شوێنانی تر بەڵام ئەو وردە توانی بووی کە ئەو ڕۆڵە ببینێ اعتیمادی بکرێتە سەر بۆ گۆڕانکاری لە ناو جەرگەی خودی سوڵتان و خلافەتە کە وردە ئەم هێمای هەبوونی ئیسلامەتیە بەو ڕەمز و منارەیەی نەمێنێ بتوانێت لە ناوە وەکو خۆرە هەڵی کۆڵێ و پاشان بە ئاسانی بیڕوخێنێ مستەفا کەمال دەورێکی زۆر خەتەرناکی لە ناوە بینی و دوایش کاریگەریەکەی دیسان دەرەکەوێت لەو سەردەمەیە فەرید بەگ لەگە دانیشتنیی کرد لەگەڵ ئەدمیرال ڕۆپیک کە سەفیری بەریتانی بوو لە ئەستەمبول سەفیر پێی وتوتی من ئەزانم تۆ چەندە دڕق لە مستەفا کەمالە بەڵام کوردەکانیش کە ئێستا دەوری مستەفا کەمالیان داوە هەندێکیان هەر ڕقیان لە مستەفا کەمالە تۆ ڕێیت چییە کوردەکان هاندەین بۆ ئەوەی دژی مستەفا کەمال بجوڵێنەوە فەرید پاشاشم اقتراحی زۆر پێ باش بوو بۆیە بە هەلی زانی وتی باشترین شت ئەوەیە کە ئێمە ئەو 6 ویلایەتە کوردیە بخەینە ژێر ڕکێفی یەکێک لە ئەو ناودارانەی بەدرخانی یان نێهری تەئیدیشی بکەین بە دروستبوونی حکوومەتێک لەم سەردەمەیە فەرید پاشا تەئیدی دروستکردنی دەوڵەتێکی کوردی کرد کە وەکو دەوڵەتێکە بەڵام چۆن مستەلاحێک دوای هاتە پێشەوە بەناوی کۆنفدرالیزم بەناوی کۆنفدرالی دەوڵەتێکە دروستە بێ بەڵام لە ڕسمیاتە هەر هێشتا پەیوەست ماوە بە سوڵتانی عوسمانیەوە لە ئەستانە بەڵام بۆ خۆی هەموو شتێک و ئیدارەیەکی خۆی لەو 6 ویلایەتە ئەتوانێت بوا بڕێەوە بەڵام بەداخەوە ئینگلیزەکان هەرچەنە تەئیدی ئەویان کرد بەڵام هەروەکو لە ناڵیانەدا و لە بزماریش لە یەک کاتە ئەیانویست فەرید پاشا و سوڵتانیش زەعیفکەن بۆی ئەستانە بگرن کۆتایی شەڕی جیهانیە و دۆڕاندنی دەوڵەتی عوسمانیە لەگەڵ ئەڵمانە و لە هەمان کاتیشە ئەیانویست مستەفا کەمالیش لەولاوە گەورەکەن وەکو هێزێک و بەرەیەکی عەلەمانی دژ بە ئیسلام و دژ بە دین بتوانێ وردە ببێ بە میراتگری ئەم دەوڵەتە بەڵام تەحجیم بکرێ قەبارەیەکی زۆر بچووکی بۆ بهێڵڕێتەوە و کوردەکانیشی لێدا ببڕێ بۆی نەبێ بە خاوەن نفوزێکی بەشەری گەورە خاستن لەو لاشەوە هەموو ویلایەتە کۆنەکانی باکوور و باکووری ڕۆژهەڵات قەفقاسیا و هەندێکی ئەوانەی ئەلبانیاش هەمووی یۆناان و ئەوانش هەمووی لێ جابوونەتەوە و دەوڵەتی عوسمانی دەوڵەتێکی زۆر کەم و نفوزێکی کەمی ماوە تەنانەت 6 ویلایەتی ماوە کوردستان و عەرەبستان و دەسەڵاتێکیشی تا یەمەن مابوو بەڵام هەر دەسەڵاتێکی ڕەمزی بوو ئەجینا حتا جزیرەی عەرەبیش وردە لەژێر دەسەڵاتی ئەوانە دەرچوو بوو کە دەوڵەتی ئیمارەتی ئال سعود بە پیرۆزباییکردنی شێخ محەممەد بن عەبدولوهاب ڕەحیمەهوڵڵا دروست بوو لە وێژە و کاتە